میدیایەکی بەریتانی زانیاری گرنگ و نوێ لەبارەی کێشەکانی نێوان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و حکوومەتی عێراق لەسەر دۆسیەی نەوت ئاشکرا دەکات. بە پێی راپۆرتی میدیاکە حکوومەتی عێراقی کۆتا هۆشداری بە هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت تا کەمترین ئاست داوە. بە پێچەوانەوە هەڕەشەی بڕینی بەشە بودجەی هەرێمی کردووە. ئەم هەنگاوەی حکوومەتی عێراقی کە لە زاری بەرپرسێکی باڵای سۆمۆ ڕاگەێنراوە بە نوێترین هەنگاوی بەغداد بۆ فشار خستنە سەر هەرێم بۆ هاوکاریکردن لە کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت لە عێراق بۆ ئاستی بەرهەمێنانی ئۆپیک پڵەس دادەنرێت. پێگەی ئارگوسی بەریتانی کە کار لەسەر دۆسەی وزە لە جیهاندا دەکات لە زاری بەرپرسێکی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بڵاوی کردوێتەوە کە لە چەندین بۆنەدا داوا لە حکوومەتی هەرێم کراوە بە پێی پرۆژە یاسای بودجە بەرهەمێنانی نەوت بۆ کەمترین ئاستی پێویستی پاڵاوگە نێوخۆیەکان کەم بکاتەوە کە نزیکەی 50,000 بەرمیلی ڕۆژانەیە. بەغداد بە هەرێمی وتووە بە پێچەوانەوە گەر زیاتر لەو بڕە بەرهەم بێنێت دەبێت داهاتی ئەو نەوتەی کە لە پێویستی پاڵاوگەکان زیادە ڕادەستی عێراقی بکات. عێراق وەک گەورەترین بەرهەمێنەری نەوتی زیادە لە ئۆپیک پڵەس دەرکەوتووە و لە بەدیهێنانی ئامانجەکانی ڕێکخراوەکەدا شکستی هێناوە. بۆ چارەسەری ئەم کێشەیە هەفتەی ڕابردوو عێراق لەگەڵ هەریەک لە وڵاتانی کازاخستان و رووسیا کە نەوتی زیاد لە پێویست بەرهەم دێنن پلانێکی نوێیان بۆ قەرەبووکردنەوەی زیادەی بەرهەم پێشکەش کردووە. وەکو پێگە بەریتانیەکە ئاماژەی پێکردووە بەرپرسانی عێراق ڕای دەگەێنن بەهۆی نەبوونی دیدگایەکی ڕوون بۆ ئاستی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان هەوڵەکان بۆ پابەندبوون بە پلانەکەی ئۆپیکەوە ئالۆز بووە. هەروەها راپۆرتەکە تیشکی خستۆتە سەر ئەوەی کە لە دوای داخستنی هێڵی بۆریە نەوتیەکەی هەرێم بۆ بەندەری جەیهانی تورکیا کە ڕۆژانە 400,000 بەرمیلی هەناردە کردووە لە سەرەتای ئەم ساڵ و ئاستی بەرهەمێنانی نەوت لە هەرێم بە شێوەی پلەبەندی بوژاوەتەوە. ئارگوس ڕاشی دەگەیەنێت ئەو کێڵگە نەوتیانەی لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە بەڕێوە دەبرێن دەرچەی نوێیان بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم دۆزیوەتەوە و دەڵێن پشتیان بە گواستنەوەی نەوت لە ڕێی تانکەرەوە بۆ پاڵاوگەکان بەستووە. هاوکات ڕێژێکی زۆر لە نەوت لە ڕێی تانکەرەوە بە قاچاق بۆ سنوورەکانی تورکیا و ئێران و سووریا وڵاتانی دراوسێت دەبرێت. وتەبێژی کۆمەڵەی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکور بە میدیا بەریتانیەکەی ڕاگەیاندووە ئێستا ئاستی ناوەندی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان 350,000 بەرمیلی ڕۆژانەیە. پێشتریش حکوومەتی فیدراڵی شکستی هێناوە لە کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت لە هەرێم. بەڵام بەرپرسە عێراقیەکە کە قسەی بۆ ئارگوس کردووە پێی وایە هۆشداری کۆتایی ئەم جارە کاریگەری پێویستی لەسەر ئەو داوایە دەبێت دەشڵێت ئەو هەنگاوانە جددین و ئەگەر حکوومەتی هەرێم بەردەوام بێت لەسەر بەرهەمێنانی زیاتر لە 50,000 بەرمیلی ڕۆژانە بۆ بەکارهێنانی نێوخۆ و داهاتەکانی ڕاددەستی بەغداد نەکات ئەوە بەشە بودجەکەی وەرناگرێت. بەرپرسەکەی سۆمۆ وتیشی سۆمۆ لەم مانگەدا فرۆشتنێکی خێرای بە بڕی 1 ملیۆن بەرمیل هەڵوەشاندوێتەوە و عێراق کار لەسەر ئەوە دەکات دوو فرۆشتنی هاوشێوە لە کۆتایی ئەم مانگەدا دوا بخات. ئەوەش بەو واتایە دێت ڕۆژانە بڕی 90,000 بەرمیل و مانگانە بڕی 3 ملیۆن بەرمیل بەرهەمێنان کەم دەکەینەوە. ڕۆژی پێنجشەممە 29 ئاب لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ سکرتێری گشتی ڕێکخراوی ئۆپیک سەرۆگۆزیرانی عێراق جەختی لە پابەندی وڵاتەکەی بە پلانەکانی ڕێکخراوەکە بۆ کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت کردەوە.